ما مستولي كولر آسورا سولت بخير هاتي استوديو دنگ امریکا. ده روژن تایبت وکو روژا جیهانیا گنجان دا ولاتن روژاوایی برانبری پرسکریکن گلک مزند راوستن وکو تفلیبونا گنجان بو دولت اسلامی انکو داعش دو وکو گنجک لامریکا دنارینا تدا چه ده هیلا اف گنجا تفلی دولت اسلامی بن؟ بەڵێ زۆر ڕاستە دەوڵەتی ئیسلامی ناسرااو بە داعش زیاد لە هەموو ڕێکخراوە تیرۆستەکانی تر بەتواناتر و بەهێزتر بۆ لە ڕاکێشان و بەردەوام زیادکردنی ئەندامەکانی بە پێی راپۆرتێکی پەیمانگای ئابووری و ئاشتی زیاتر لە 25,000 چەکداری بیانی پەیوەندیان بە ڕیزەکانی داعشەوە کردووە کە لە سایە 21یان کەسانێکن کە لە وڵاتانی ڕۆژئاوا دائەنیشن لە ڕاستیە ژمارەکە لەمە زیاترە چەند مانگێک لەمە پێش بەڕێوبەری ئاژانسی ڕاوێژکاری وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا ڕایگەیاند کە ژمارەی ئەو چەکدارە بیانانیە کە پەیوەندیان بە ڕیزەکانی داعش کردووە زیاترە لە 35,000 کەس و کە نزیکی 6,600 کەسیان دانیشتی وڵاتەکانی ڕۆژاوان کە بە تایبەتی فەڕەنسا و بەریتانیا و وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا دیارە هۆکاری جیاواز هەیە و ئەو هۆکارانش بە پێی تەمەن و وڵات و ناوەندی کولتوری و سۆسیۆپۆلیتیکی ئەو کەسانە کە تیاژین ئەگۆڕێت بەڵام ئەوەی کە شارەزایانی دژە تیرۆر و بەرپرسانی ئاسایشی نێودەوڵەتی لە سەری کۆکردنەوەیە کە گرنگترین هۆکار ئەوەیە کە دەوڵەتی ئیسلامی بە شێوەیەکی سەرکەوتوو توانیوێتی کە کار بکات لەسەر ڕاکێشانی ئەو کوڕووکچانەی کە گەنجن کە لە تەمەنێکان کە بە ئاسانی ئەتوانرێت کاریگەری زۆر لە سەریان دروست بکرێ زۆربەی ئەندامە تازەکانی داعش کەسانێکن کە کچووکڕی هەرزەکارن کە لە قۆناغێکی ژیاندان کە سەریان لێ شێواوە و ئامانجێک یاخود مەبەستێک نییە لە ژیانیان زۆربەی ئەم کەسانە لە نامۆن بە وڵاتانی کە تیاژین و هەستەکەن پەراوێز خراون لێرەدا دەوڵەتی ئیسلامی دێت و ئامانجێک ئەبەخشێت بەم گەنجانە بە شێوەیە کە هەڵیان نەخەڵەتێنێ کە وێنەی جیهانێکی نمونەیان پێبەخشێ کە تایدا مەبەستەکە دروستکردنی دەوڵەتێکی ئیسلامی یاخو خلافەتێکی ئیسلامیە لێرە ئەم گەنجانە مەبەستێکیان بۆ دروستە بێ و لە هەمان کاتە دوژمنێکی هاوبەشیشیان بۆ دروستە کە هەر کەسێکە کە دژی ئەو پرۆژە سیاسیەی داعش بێت باشە لەوێرێ چەکدارن داعش دەبێژی چ ڕێ بکارتێنن یان چه تاکتیک بکارتێنن داکو وان گەنجان بکشێنن دەفخوا مەبەست ینی چاوە وان ڕازی دەکەن بەڵێ دەوڵەتی ئیسلامی زۆر سەرکەوتوو بووە لە بەکارهێنانی میکانزمێکی زۆر بەهێز کە ئەویش پرۆپاگەندەیە لە ڕێی ئینتەرنێتەوە ماکینەیەکی زۆر بەهێزی پرۆپاگەندە بەکارهێنن کە ئاڕاستەی و گەنجانەکەن کە لاوازن و ئەگەری توندڕەوبوونیان زۆرە بەڕاستی تا ئێستا هیچ ڕێکخراوێکی تیرۆریستیمان نەبینیەوە کە بتوانێت بەم شێوە سەرکەوتووە ئینتەرنێت بەکاربهێنێ ڕۆژانە زیاتر لە 100,000 تویت بڵاو ئەکەنەوە ئاڕاستەی ئەم گەنجە لاوازانەکەن زۆر بە سەرکەوتویی وێبسایتەکانی تۆڕی کۆمەڵایەتیان بەکارهێناوە و شارەزان لە بەرنامەکانی پەیام گۆڕینەوەی وەکو واتساپ و ڤایبەر و بەردەوامیش ڤیددیۆ بڵاو ئەکەنەوە کە بە کواڵەتێکی زۆر بەرز دروستکراون و تایدا باس لە سەرکەوتنەکانیان دەکەن و شانازی بەو توندڕەویانەی خۆیانەکەن کە زۆر سەرنجە ڕاکێشە بۆ ئەو گەنجانەی کە ئەگەری توندڕەوبوونیان هەیە باشە ژبلی کوڕان گەلک گچ هەنە تەڤلی داعش دەبن دنەرینەتەدا تەنێژ بۆ ڕێگا زەواجەیە یان وان باوەریەک بە داعش هەیە لە پاڵ میکانزمی پرۆپاگەندەی داعش تەرکیز ماوەیە کە تەرکیز لەسەر سەرنج ڕاکێشانی کچانەکەن بە تایبەتی بە شێوەیەکی دیاریکراوە بە هەمان شێوەی گەنجە کوڕەکان پرۆپاگەندەی ئینتەرنێت بەکارێن بۆ ڕاکێشانی ئەو کچانە زۆربەی کات
ئەو کچانە بە شێوەیە گەڵە خەڵ دەتێنرێن کە پیان دەوترێت ئەوان بەشدار ئەبن لە فانتاسیایەکی دروستکردنی دەوڵەتێکی ئیسلامی هاوبەش ئەبن لەو جیهادەی کە کوڕەکانی یاخود چەکدارەکانی داعش بەشدارن بەڵام لە کاتێک دەگەنە ناو بەرەکانی داعش بۆیان دەرەکەوێت کە چییە کە تەنها وەکو پاداشتێک بۆ چەکدارەکانی داعش بەکارهێنرێت یاخود بۆ ڕاکێشانی چەکداری تر بەکاردەهێنرێت. ئەو میکانیزمانی کە داعش بەکارهێنێ زۆربەی کات بۆ نمونە لە ڕێی چەندین ئەکاونتی تویتەرەوە کە بە ناوی کچانی ناو داعشەوە دروستکراون کە تیایدا باسی ژیانیانەکەن لە ناو داعشە و بە شێوەیەک باسیەکەن کە چییە کە سەرنجی ئەو کچانە ڕابکێشێ کە چۆن ژیانیان باشە لە ناویان و بە هەمان شێوە هەندێک لە چەکدارە کوڕەکانی ناو داعش پەیوەندی دروستەکەن لەگەڵ ئەو کچانە بە مەبەستی ئەوەی کە بڕۆنە ناو داعش و لێەوە زەواج بکەن. زۆربەی کات ناچارەکرێن یەکسەر مناڵیشان بێ بۆ ئەوەی نەتوانن ناوبەرەکانی داعش بەکاربێن بەپێ بەڕای من تێکەڵەیەکە لە هەردوو هۆکارەکە بەشداریکردن لەو جیهادە لەو دروستکردنی پرۆژەیەکی نمونەی یوتۆپیای ئیسلامی و لە هەمان کاتیشە ئەو پرۆسەی زەواجە کە زۆر لەو کچانە ڕائەکێشێت. سوشل میدیا یان کۆمەدیا جیڤاکی ڕۆلێکی گرنگ دلیزە دە تەڤلیبوونا ڤان گەنجادا تو دبێژی کو tenê ev beşekê giring e ji biryara wan ku tevlî Daeş bibin an ku malbat an ku mizgeft wekû dibêjin تأثیرێک هەیە باندۆرێک هەیە لەسەر وان ئەوەی کە تێبینی ئەکرێ زۆربەی ئەو گەنجانەی کە توندڕەو ئەبن یاخود دەچنە ناو ڕیزەکانی داعشەوە کەسانێکن کە زۆربەی ژیانیان لە ئینتەرنێتە لە ناوەندەکانی ئۆنلاینایە بە تاوەتی دابراون لە جیهانی ڕاستەقینە لەبەرەوە بەدڵنیاییەوە سوشل میدیا و تۆڕە کۆمەڵایەتیەکان ڕێگەی سەرەکیە بۆ ئەمەی ئەمانە پەیوەندی دروستکەن لەگە ڕیزەکانی داعش بەڵام بە هەمان شێوە نکۆڵی لەوە ناکرێت کە کللتور خێزان ئەو باگراوندی ئەم کەسانش کاریگەری زۆری هەیە و ئەو ناوەندە ئیسلامیانەی کۆکو مزگەوت و یاخود تۆڕە چووکەکانی ئەو ناوچانی کە تیا ژین کاریگەریان ئەبێت لە ئاڕاستەکردنی ئەو گەنجانە بەرەو تونڕەو بوون. پرسیارە منە داوی تو دبێژی جیڤاکە ناڤنەتەوەی دەوێت چ بکەش بۆ ژمارە بلند بیچەکێم بکە و ئەف گەنجە ئیدن باریاوان بە پراپەگاندە دەوڵەتە ئەسلامینەی ئەکرێ هەوڵی زۆر جیاواز بدرێت بۆ کەمکردنەوەی بەردەوام زیابوونی ئەندامەکانی داعش بەڵام هەر یەکێک لەم هەوڵانە واستەکەم لە ناوەندە سەرەکیەکە بکرێت کە داعش زۆرتیا چالاکە ئەویش ئینتەرنێتە پێویستە کۆمەلگای نێودەوڵەتی سنتەرەکانی دژە تیرۆر هەوڵی خۆیان زۆر زیادکەن لە تۆڕە کۆمەڵایەتیەکان تەنانەت وەزارەتی دەرەوەی ئەمریکا دان بۆ دائانێت کە لەو ئاستەی داعشە هەوڵیان نییە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بۆ ئەوەی دژی داعش پەیام بڵاو بکەنەوە پێویستە پەیامەکان زۆر پەیامی دژە داعش زۆر چڕ بکرێتەوە بگەێنرێ بەو کەسانی کە ئەگەریان هەیە توندڕەو بن لە پاڵ ئەوەشات لە پاڵ کاریگەری چالاکبوون لە تۆڕە کۆمەڵایەتیەکان من پێم وایە کە لەلایەنی کولتوریەوە پێویستە کار کولتوری و پەروەدەیەوە کار لەسەر کەمکردنەوەی ئەم هەوڵانەی داعش بکرێت بۆ نمونە بیرمان نەچێت کە ڕاستە نزیکی 6,000 لەو چەکدارانە لە وڵاتانی ڕۆژ ئاواوە ئەچنە ناو بەرەکانی داعش بەڵام زۆرینەی چەکدارە بیانەکانی ناو داعش کەسانن لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە ئەچنە ناوبەرەکانی داعش لە سووریا و لە عێراق ئەوانن کە لە باگراوندێکی ئیسلامی و کللتوری ئیسلامیەوە یەنە ناوبەرەکانی داعشەوە داعشی سەرکەوتوو بووە لە سەرنجڕاکێشانیان بەوەی کە تەرکیزەکاتە سەر ئایدنتیتی ئیسلامی ئەم گەنجانە من تەنها لێرە ئەمەوە بڵم کە بتوانین ئیش لەسەرەوە بکەین کە هانی گەنجان بدەین کە بتوانن ئایدنتیتی جیاواز و تایبەت بە خۆیان دروستکەن نەکەر ئایدنتیتی
ئیسلامی بۆ نمونە لە تەنان لە کۆمەلگای کوردەواری خۆشمانە ئێستا زۆر کەس هەیە کە لەوانەیە کەسانی زۆر دینی نەبن بەڵام کاتێک ڕخنە لە ئیسلام ئەگیرێ دێنە بەرەیەکی زۆر دیفەنسیڤ زۆر دفاعی دژی ئەو ڕەخنانە ئەمەش خۆی مەترسیدارە بەڵام ئەگەرەکەی بەڵام هۆکاری ئەمە وازە حاویژەوەی کە لە پەروەردەی ئەمە هە لە سەرەتاییەوە ئەو ئایدنتیتیە ئیسلامیە بە زۆر ئەدرێ بە زۆر بەمان زۆر کامپینی کوشتاری بە کۆمەڵی ئیسلامی بە ئەفسانە و چیرۆکی هیرۆیزم چیرۆکی پاڵەوانی لە کتێبەکانی مێژووە بە ئێمە فرۆشراوەتەوە بۆیە من بۆ پێویستی ئەزانم کە لە بواری پەروەردە بتوانین هاندەریەوە بین کە ئایدنتیتی جیاواز یاخود تایبەت بە گونجانە دروست بێت. ئاسۆ ڕەسوول مامۆستا و لێکۆلەر گەلەک سپاس بدەماتە. زۆر سپاس بۆ دەرفت.